میرزا قادر ناوی ئەوڵقاگر کوڕە قێخا محەممەد پاوەیە لە ساڵە 1849 لە شار پاوەی هەورامانە لە هۆن هاتەسە دنیا. ناوە خۆی کە قادرە وەک نازناو لە شعر هاوردەسەی کار خۆنستن لە مەڵوەندە زیندەگانی باگ و باپیرەی لە خۆی خۆنستەکە هەمیشە ئەفداڵە زانیاری و ئەلم بووە لەگەش شوونیک ئەڕای گردیە و لەگەش سەرچەوەیگیش وەری گرتگە تا ڕاستیەسە پلەیەک دیار لە خوێنەواری و ڕۆشنهێری هەلەوەرەوەیش وە پێوەتەنە میرزا ڕەبوشتە عەشرەتگەری کاری گەورای کردە سەبان ژیانی و لە ئەنجامیش تووشە گرفت و ئەنگەمەی کردگە و ناشار بووە شون و زێد و ماوای خۆی بیلیگەجی و ماوەیک ژیان لە کەشتەر بۆی لەسەر هەر لەورەیشەوە ناومە شعریەکەی و ناو شەماڵ بووە ئەڕا دڵبەرە نازەنینەکەی خۆی و پەریزاد ناو قادر ماوەی 2 ساڵێک لە قەڵای جوانڕۆ نووسەرە سکرتێر دیوانە محەممەد بەگە جوانڕێیی بووە ماوەیەکیش لە کرماشان ژیاگە و ئاشنایەتی و دووسایەتی وەل سەید ساڵح نێعمەت اللهی شاعرە ڕەندە کرند پیا کردگە قادر لە 2 ساڵی لە ژیانی تووشە کەمبینایی هاتگە لە ساڵ 1910 هەر لە پاوە ماڵ ئاوایی یەکجاری لە دنیا کردگە هەرچەنی قادر لە ژیانی یا لە ژیانە دارایی و گوزەرانی فەقیر و نەدار و بیدەرامەت بووە وەلی لە ژیانە گیانی و بەرهەمە شعری دەوڵەمەند و خاوەن دەسەڵات بووە بەرهەمە ئەدەبیە قادر ئەوەک لەوەردەست بوو کۆمەڵە شعریگە پڕ لە جوانی پڕ لە شێرەی لە جوان جوان و وشەی لە وەقیمەت پاشمەندەی ئەدەبیاتی شاعر و زوانێک بەقەیەتی کریا و دانراوە نزیک لە لێکسیۆن زورمە ملەتی کورد لە شاعرەیلیان خریانەسە قاڵە بە شعرێک ڕەوانە بیگریە و گرفت و کیشەی مۆسیقای هوشیار لە ئاوازە دەربڕین سادە و پڕمەیل و لە دریژەی قافیە و ڕێزبەندی شێرەیلی قادر جور خوێنەوارێک ڕۆشنهێر و دیمەن خۆی نیشان دەیک شارەزای تەمامە مێژوو دەستور ئاین بووە یەشوە تەواوی لە موناجاتەیلی ڕەنگە و داوە پابەند بێەوە خاک و زێد و ماوا و مەڵوەن و نیشتمانە خۆیەوە ژیانە بانڕۆی زەمین و پی خۆش بووە هەر لەوەر ئەوەیش ئارەزوو کردگە تام و لەزەت لەو ژیانە وەربگریک وەری خۆ جور سەرەتا ئاماژەوە پی کردی من ژیان فەقیری جاروەجاری بووگە کیشە و ئەنگەمە دڵخوازیە شاعر دڵبەری کورد بووە ئەوە نەجوان بووە وەلایە و جوانی لەگەش شاورە گەورە و ناودارەگەی جیهان جوانتر بووە لەلای تەنانەت لە لەندەن و لە پاریسیش وەی جورە شعرۆ پیا هەڵداگە و باسلی کردگە کە باسە ئەو شارەی لە کردگە و بەراوردە دڵدارەکەی وەلیانە کردگە
شێری قادر لە ڕووی ڕوخسارەوە شێرەی لە دریژن چونکە سروشت مەتەڵە شعری و پیاوە دیارە. ژمارەی دیێرەی لە شێر ئەو جوورە بەرهەمەیلیە ڕەسنە نزیکەی 300 دیێرە شێر. لە هونەرەی لتر شێرێ کلاسیکی کوردی لە شێرەی لێ مێرزا قادر تەرجیع بەندە لە دیوانەکەی کەویش واشکرا کە فیگە وەرچەو. ئی تەرجیع بەندە پێی کاتگە لە 11 پارچە، هەر پارچەیەک 4 یا 5 دیێرە شێرە. بەندی 11مین 7 دیێرە شێرە. تەرجیع بەندەکە و دیێرە شێری کۆتایی هاتگە. نیمەی دیێرە دوێمی گشت تەرجیع بەندەیل ئەیەسە کە فەزاها وەلای خورشید نەماوە. شاعر لە بەندی یەکەم ئوشی خانم خەندەشەن. چون غۆنچەی نوخیز دایم خەندەشەن، خرامان چین سەر ئەفکەندەشەن. 100 کەس چۆن خورشید خاوەربەندەشەن، ئەرعەر جەواخان حەیران مەندەشەن. چونوربەند زولف شەماڵ شەندەشەن، خەجاڵەتش کرد خوەروە هەواوە، فەزای بەلای خورشید نەماوە. قادر وەی بەندەی لە کۆتایی و تەرجیع بەندەکەی تریک کە لە تووشی خەرامش مەرهەم ئێش زامتەن، قامەتش فەزای ڕۆی قیامەتەن. نازار ناتوڵ یانەی باوانن، بانووی محتەرەم سەرکارخانن. مبارەک قەدەم مەلەک مەنزەرن، ڕژێدەی قودرەت دانای داوەرن. ئەو کاڵالایەق و باڵای خانن، ئەی چۆن بەڵقیس ئەو سلەیمانن. خولاسە خانم نەمام نۆبەر، هیچ ئەیبش نیەن جەپا تاوە سەر. یا شایا دونیان بڵند ئیقبال بای، هەر زەڕە شیرین ساحب جەمال بای. برینشان بە هەم وەیستە غەناوە، فەزاهە بەلای خورشید نەماوە. شێرەی لێ لێرکیە مێرزا قادر ئەو پارچە شێرەی لە کوڕە و دریژەنە کە غەزەل و قەسیدەن کە ناوەڕەوکە گۆرانی و سرود لە تێی دوێنەریەکەوە. هەستن ناوەڕۆکە کەسایەتی لە تیان وجود دیریک، فرە جاریش قارەمان و دیالۆج و جمشت و گیانی و ڕوحی خودم مەتەڵ لە تیان دوێنەریەکە و کەفیگە وەرچەوە. وەلی وەهی جووریک لە گیان و گۆرانی و سرود هەست خۆی ئەحساس خۆی دوورە و نێخەیک. مەبەس و مەرامە شاعریش لە لێرکێلی خود هەڵکیشاننە. مانای وەسە چەند مەرام و هونەر و ناوەڕۆکێک لە تاکە شعرێک وەکار هاوردەکە. شێرە دڵداریش لە چەند شێوەیەک خۆی دەرخستەکە. گرنگترینیان ئەوەسە کە ستایش و دڵبەرەوە کردەکە، ستایش و ئاوارەیی و دوورە و کەفتنی لە یار. مانای وەسە لە هەردوو بارەکە لە هونەرە ستایشکردن و دوورکەفتنەوە لە قاڵب ئەحساس و نستن ناوەڕۆک وەرانوەرەوە خۆشەویست لە شێرەیل ڕەنگداسەوە. هەزاران هەزار سەڵام لە گیانە پاکە عەبدولقادر پاوەیی شاعر و گشت شاعرەیل و گشت ڕۆشن هورەیل.